ئەیا خۆ بەخێر بێ خاڵە گیان. خۆش بی یاخوا. خێر بێ سەرچاو. خۆش بی خوشکەکەم خۆش بی. چت کرد برام؟ ئەوەی ڕاستی بی خوشکەکەم ئەمن لەو ماڵم پێچاوە. ئەلحەمدولیلا هەتا بڵێ ماڵێکی زۆر باش. نەخوای بەزێ. الحەمدولیلا. ئەدی کچەکە؟ لە کچەکەشم پێچاوە غەمتان نەبی. هەموو دەیان گوت عیب لە چاومان هەبی لە کچەکەی نییە. مەسەلە چ کوردی هەیە؟ ئەڵێ داتێ ببینە دۆ تێ بخوازە. ئەمە چ پێگوتی دا نەمگۆ ماڵەت ڕێک و پێکەن. بڕۆ نایی خوای لێبینە و مارەی کە چ عیبی نییە. بەسە ها جۆم لێ ڕابگرە. ئەگەر هاتم لەسە خێران ئەو ژنە دواستووە نەچی پشت لە داکت بکەی کوڕەکەم. خاڵە ئەتو هەڵە من ڕادەبین داکم تانچی سەرمە داکم هەموو ژیانی منە کو دڵم دێ داکەم بەجێ بێڵم. کوڕی خۆم ئاخر نەکو کوڕەکانی ئەو سەردەمەی ناڵێم هەموویە هەندەشێ. خوشکەکەم خێرە چنجنی دێنە پشت لە داچیان دەکەن لە بیریان دەچی ئەودا کە چەند بە نمادی بوون ئەوانەی بەخێو کردیە چەند هیلاک بووە. وەڵا ڕاستەکەی. ئیشاڵڵا خوارزە تو لەوانە نابی. خاڵە لەوێ ڕادیارم بێ وەفابم. نانە ئیشاڵڵا. بەرامبەر چێ بەرامبەر داچشم. نانە ئیشاڵڵا ئاگەی دەبی ئیشاڵڵا. ئەوزە ئەمن دەڕۆ. چێ خاڵە لێرە بە. با بکەم ئەوەی دەشخۆم هەرئینگویە. ناوەڵا ئەمن دەگە برادەرەکانم لە باغی شارمۆعیدمانەیە وا ڕێککەتینە هەفتەی جارەچی کۆ دەبین و تاڵی دەکەین دۆمینەی دەکەین هەر لێ ژنانەکەی دەخۆین. وەڵا ئیشەکی باشەکەن خۆتان لە بیرەکە. هیچکەن یا ڕەبی ئاخوا. یا ئەڵڵا ئەوڵا هەر ئاوەدام یاخوا. غەمە نەوی کوڕی خۆم وەلا. خێری تێدا ئیشاڵڵا خوا حافیز. ئارام جام خاڵ بەرەکە کوڕم. نایە کوڕم نایە. خاڵ لەگەڵ دایە. دا ئینشاڵڵا. باش بکڕم لەخوای بەزیار بیتر. الحەمدولیلا. بەس دا شتێکی گرینگەیە ئەم دەمەوێت پێت بڵێم. چییە کوڕمەوە دوو ڕۆژات و هەرە لێ شتێکی گرینگەیە پێم بڵێ بزانم چییە چت لە دڵێ بەڕاشکایی بڵێ. نازانم کو دەست پێ بکەم. بڵێ کوڕی من بڵێ. دا زۆر قورسە لێی گەڕێ. بڵێ کوڕی من بڵێ. دا نینە داوای خانیم لێ دەکات. ئێوە نییە خانێکی خۆشمانەیە کوڕم. دا نینا دەڵێ خانەکەین گۆ کۆنە. پێویستە بچینە خانێکی تازە. ئەوانەی خانی مۆدێل تازەیە. داوای ئەو شتەم لێ دەکات. کوڕم تەعمیرکەوە. خانی نوێ دەرچتەوە. دا واز لە مۆزوعی بینەوەتەوە. ئەم نامێ ژنی بینم. ئێ کوڕم پێم بڵێ بزانم چ لە دڵێ پێم بڵێ. قورسە قورس. ئێ کوڕم ئەوە نییە خانیەکە نوێچانێ ئەلحەمدولیلا کرێچینینە. دا مەسەلەکە ئەوە نییە وەچی پێم گوتی بابەتەکە قورسە. نینە داوای شتە چکەم لێ دەکات. شتەکە چییە پێم بڵێ. دا نینا دەڵێ دەبی خانەکە بە ناوی خۆت بی. چێ ئەتوو بەڕاستە؟ کوڕم. دا ئەو کێشەکەی منە. ئەگەر دەتەوێت ئەمن ژنی بینم بەو نەوعەیە. ئێ کوڕم لۆ ئەتوو نازانی ئەو خانیە میراتی دوو خوشکت و برایەکتە؟ دایە ئەمن دەزانم. بەڵام ئەگەر ئەتوو دەتەوێت ئەگەر حەزت لێ ئەمن ژنی بینم ئەو کێشەکەی بدە. کوڕم حەزم لێیە بەس ئەوانش گوناحە بەشیان بخورێتن. دا ئێستا منەوە پێم گوتی ئەگەر دەتەوێت ئەمن ژنی بینم ئەوە کێشەکەی بن. ئەگەر پێت چارەسەر کرا ئەو ئەلە وەسەلەن. پێت چارەسەر نەکرا ئەوە ئەو مۆزوعی قەپات بکە. ئەمن ئێستا دەڕۆم. جارە بە ڕوخسەتت. یا ڕەبی خوایە. یاڵە یاڵە ژنی بینیتن. خوایە بە قوربان لۆها بەدبەختمە من. ئەوە بەشی کچەکان و کوڕەکەشی تێدایە. یعنی گوناحم ناگاتێ من بەشیان بخۆم. خوایە گیان چەند بێبەختم. ئاوەتە خواز بم ژنی لۆ ئارامی کوڕم بینم. ئەویش ئەو مەرجە قورسەی لۆ دانایمە. بۆیە بە ناچاری تەلەفۆنم لۆ کچەکانم کرد سبەی ئێوارە بێنە ئێرە. سارا گیان بەس بە قوربان بیدا بە فاتحی مێردت مەڵێ باشە؟ بەس کاڵاشم گۆتیە. بە تەنیا وەرن باشە کچم؟ شتێکی گرنگ هەیە دەمەوێت پێتان بڵێم. باشە دایەکیان باشە بە قوربان. خەمت نەبێنە سبەی ئێوارەین باشە؟ باشە. خوا حافیز کچم خوا حافیز. چاوەڕێتانم. باش. لێ خوارد لەگەڵ خوارد لەگەڵ. هەستە کوڕم هەستە هەستە بچینەوە. ئەڕۆینە دوکان شتت بۆ کڕم باشە؟ لێ هەستە هەستە جان دەی وەرە بڕۆین وەرە بڕۆین.